بەڕێزان ئەو هەواڵەی پێتان ڕادەگەێنم من بە منیان گوت ڕابکەێنە باز بکە بۆ ئەوی مۆزوعەکە بێ و لە منتقیش نزیکە هەواڵەکە ئەوەیە خورشید هەرچی دەست بەسەرە ئێستاکە ئەوە نییە میوانبی لە شیراتۆن پاراستن لە دوو بچووکترین هەڵدەگەڕێ بۆ ئەوی بیرفێنیت لەو چەند ڕۆژەی ینی بەرنامەیان زۆر هەبووە بەڵام دوێنێ شەوتیان هەوڵەک هەبووە بیبن بەسەرکەوتو نەبوونە ئیتر من نازانم بە خۆتان هەستان پێکردیان نا یان لەبەر ئەو هێزەی خۆتان بەڕێزان خوشتەشی 40-50 کەستای موسعات لە چادەوروبەرێکی کە دەستان خۆش بێ کە دەستان خۆش بێ دەزانن دەیڕفێنن دەیبەن ئەزیەتی دەدەن خۆراکی ئەوە دەکەن ئێلە ئاخیری خۆراکی ژەهراوی بدەنێ بەڵام دوێنێ هەوڵەکی وا هەبوو ئەوی بە من گوترا پێی بگوتری و ئەوەش باس کرایە کە یعنی پاراستن بڕیار پاراستن ماڵی مەسعود و مەسرور بڕیاریاندایە ینی هەموو توانێ خۆیان بەکاردێنی بەڵام بێگومان لە تەوقیتەکە لە تەلویان هەڵدەکەوێت کە خورشید هەرچی ببەنیان بوویتە گرێ کۆرە بۆیە هەرچتان پێ دەکرێت قوتاری کەن نوێندەر بە هێزی چەکدا دەست نەوێندەر زیاتر چاودێری دەکەن ڕێکخراوی نێودەوڵەتی ئاگادار دەکەنەوە یعنی ماڵی مەسعود بارزانی دەیانەوێت بیبن لە فرسەتێکدا ئیتر هەتا ڕێک دەکەی ئەو خاڵک من دەزانم ینی ئێوە هەڕەشەتان کردیە زێدانی خورشید هەرچی بەرامبەر مەسرور بارزانیە ئەزانم هێرش دەکەن ینی هیچ چەکی باشتان پێە شادەماری بەڵام ئەو بەرنامە هەیە ئەوی لەسەر منی شار پێگوتنە ینی ئەوەش سەرچاوەشی فەیسبوک نییانوشی ئەو ڕۆژە ئەو بەرنامە هەیە و بە خۆشتان زاندوو ئەو ڕێککەوتنی ئەو ڕۆی پارتی وێچێتی هیچ نەبووە دانیشتنە و ماچموچ و کەلام و هەندێک قسەی ئەوەیان کردی و دوای ئەوە باسییان لە کابینەی دەم کردێک و پێکبێنی و چ بکەن ئەوە فۆکس بووە بڕوا بکە موچەی خەڵک دەرەزە دوو بووە ئاخیری بڕیاریاندایە دوو کەس دابدرێ لە بستە بەغدایە پاڤل گوتی با مەسرور قوبال بی مەسعود گوتی نابانێت سیر بی و ئەنگۆ بە خۆتان چێدا دەنێن ئاو بێنەوە دەست بشو نەموچە هەندە تەرکیزی لەسەکرایە و نەبوویتە خاڵی جەوهەری و لیانگەڕایە لە بۆ کاتی نادیار خەڵ بۆیە بەغداش ئەوە وەکو تەحەدایەکی لە بۆ پارتی کردیە 28 مان کە ڕەشەی نەکردوتی دوایین فرسەت کە دەریشکەت ئەو نامەی لە بۆ مالیکی مەسعود بارزانی و ئەوانە نامیان داوایان کردێ مالیکی و ئامری و فەیاس بکەونە نێوانجیری بە هەر حاڵ ئەوی خەم لێ ناخورێ موسەی ئێوێ تاکە زەختەک ئەو خۆپشاندان و ناڕەزە سەڵ مەبنەوە ینی سارد مەبنەوە ئەوە وا دەکاتن ئەوان کاچ خۆم 73 ڕۆژە موسەتان وەرنەگرتیە داهاتی و 73 ڕۆژە لەگە مانجی دوازە ئێستا مەعاشێک دەدرێ لۆ نادەن